بەخوا ئەمە نەجوانە ئەمە نەجوانە نەبێتەوە جارێ با پێ بڵم قژیزەت چاوی کە سپی باوەڕێ بێ مێوژە ڕەشە بخوا ئەلیرو ئەوە دوێرەکەوەتە خۆر و لە زوانە باڵای ئەو نەبەرزە یا لەو سەقفە سەقفەکە؟ جاوی تۆ باسێکی وە زەڕافەیە کاک جەمال ئەمەش مەکەن بەشتەکانی تر یەڵە مهم ئەوە نەسیم کرد جەمول شەهادەی بەرز سیارەی بەرزی پێ خاتە پێشی سیارە خوا بەڵی خۆشتان بێ زیێدانی کوڕیش نەزانە پاسکیل لێ ئەمری دەبێت ئەشنەکەی ئەم نییە خەوت سەهەمی دەستکردەوە بە ڕەشنەکە وەڵا یەک شتبا پێ بڵم وەڵا خێرێکە لەسەر و پێشی بێتەوە وەڵا خێوی جەمالی مێردە فت بێت لێونێ ماوە وەڵا خەریب و کۆچی دوایی بکە ئەم هەتیوە سەیرێ تێگام کاکە ئەوەنەوەی بۆ لێمە و بۆ هەروەندە مسواتم بۆم لێ لەگەڵ لیە ئەشنەکەی وای یەکش لەبەر چاوماوتی پەیشە و شتێکی سپی هاتو ڕۆی هەرێتیش خەمو نەمزانێت ئەبیرم چوو قومە بڕە شتە بێت چۆ چی بێت چوە کەسوم خان کەم ئیشێکم هەیە چی دایکی بوو کەکە ئاکەسوم خان چۆنی باشی ئەڵێن پرسیارێک لێکەم ئەڵێن بووکە خان کفتا زانیە سەر و پێش ئەیزانێ ئەیڕۆ شێمەحشی هیچ شتێ نازانێ ئەی دەخەی ناکەن ئیتر دیارە نسی بۆ قسمەتەکە نەیکردووە کەسوم خان بێخوان لەگەڵ خوافیزی بێخوان لەگەڵ خوا دەبڕۆ یعنی بۆش ڕازی نەبوون ئەی هاوار ئەوی ژێر خەڵەتان نەخ تانیچی نانە چۆن تێکی ئێ باشە بۆ معڕقەلانە دروستەکەی دوو ڕۆژگە و کوڕە یەتەوە بەدە نسیبی ماوە یعنی کەس شک نابن هیتر تەواو کەس قڕانە نەما من کەس شک نابم میتر مەگەر وەڵا خۆی بڕاتە بۆکە حیمان چوناچ ناتوانین بچینە سەر بەڕێج ماڵێ کەس شک نابێ ژنەکە خۆ تۆ کافیە ها ڕەشەکە جەمال باوەڕکە بە سێ ساسەفێکی بڕی یەکتەم ماڵە بۆ شێ کردۆ چه بەخت و شانسێکن ئەو ناوچانێ ئەو ڕەشە چاڕێ بۆ گبووم بم حەسێنێتەوە ناخۆ خۆی نا کچی دووسێ کچی ئێستا پێت گەیشتون گەورە و جوان چی وەڵا خۆ ئەمڕۆ ناچین تازە بەیانی ئەی چی غەیە بۆ قەچەکە پەلەدانە ئینشەڵڵا خوبرێ خۆ کەس نادانێت خێر لە جێها بەدا ئەو پەلە مەکەتەوە جارێش تا زۆری ماوە بێت و کەیەتەوە وەڵا زەینەڵە ئارە وەڵا پێشی بڵەکەی زەینەڵ کوڕم چۆنی چۆنی باوەگیان باشی بە قوربان خێر بوو کردێ وەڵاو بەڕێ کەوتومە وتم با بزانن هیچ چیزتان ناوێ بەتان بێنم یعنی بزەبت چەند ڕۆژی کاگەی تێرە سبەینا دوو سبەیەکەمەوە دوو ڕۆژی گەیەتەوە باشە بە قوربان دایکە سوپڕایزی بۆ هەیەک خەبەری خۆشمان بۆ داناویت ئەنمە پرسە ئەرێ و چێ باو زێدانی شواڵێ ئەڵێ سوپرایزم هەیە ئەو سوپرایزە چییە؟ زێدان پێوتۆ سوپرایزم هەیە؟ پێوتۆ باوکەی ئێ هەرە سوپرایزەیە کوڕم دە باشە خوا حافیز باوکیان دە باشە کوڕم دەی خوا حافیز ئەوانش هەواڵ دەپرسن سەلامی جۆ بگرن دوو ڕۆژیکە ئەو کوڕەیەتەوە جا زەینەڵ بێتەوە ئێوە ئەو کچە نەسازێنن وعد بە وعدی پیاو من خۆم شووی پێکەم من خۆم ژنی بۆ ێرم کاکە دەبی بڕێنەوە ئێ هەواربوو بەیانیەکی دووسەیەکی هەیە کامیان جوان بۆنی بژێن و تاوتە من کەم بەیانیەکی هەسە قومبی بچین بەلای ئەو چی تا خۆم بە دڵم نەبێ ناڵم بێتەم ماڵە بڕۆ یارمەتی تێم بڕۆ شتی پێ ناخۆش نەبێ ئەم دایکی من زۆر سەیرە بە قورعان ئەگەر ئەوە بڕخواگە خۆ کەس کردنای بۆ برایان دە منە ڕووشی نییە ئەتر ها گەرەج کاتێ ویستی قیر وسیات دوکان بە جێڵم بۆ لێمەتە پلاک بووە کێ بوو نیشی بۆ خوا لەم نەفسێنێ بۆ خاتری پێەکەم دڵە خۆشە کوڕە هەیە ناژێرم دەسیتەوە بم یەخوا ماشەڵڵا لێبێ ئەڵەی گوڵی هەها بەدری ئەم جارە تەواو گیان نەچم بۆ لای کافێ چم یارمەتی شتێ باشە کافێکیان ئەزان بزان بەساقم باشە گیانەکەم کافێکیانەوە هاتم ئەڵێم ناوتینە نەبوو بەڵێ ماشەڵڵا تینە گیان ئەڵێم لە دیزاین و ماڵوشتا چۆنی دیزایانی ئەم ماڵۆ بەلاوە توانە زۆرم بەدڵە بۆی ئەڵێم هەموو خزمەکانش من دیزاینیەکەم هۆی بەکەم ناکەوێ ئەی پرسیارێکی تر کفتازانی
خواردنانە زۆر ئاسانە هەموو خواردنە کوردەوارەکە نەزانم کفتە کوبە ترخێنە چی بڵێ من نەیزانم ئەی ترشی ئێمە ئەوەکو سوب بەکارێنی ئەڵە ئێڵم کینە گیانە قژەی خۆتە بەڵێ بەڵێ هەمووی خۆمە خش ئەی دەمو چاو شتێ هیچم دەستکاری نەکردووە خش دیارە نسیبووی قسمەت چەند وەختە چاوەڕوانێکێکی وەکو تۆم دەخوا بەسیاری خوای ئەمڕۆمان بەخۆشی لێ بڕۆیە ڕەب العالەمین خودە جەمال لە ماڵە خوا بەخێر بێ بەخوا منیش خۆم گۆڕی جەهاز سلام علیکم خۆش بێ قومری بەخێر بێ چۆنی کار جەمال جامانەکەم خوارد نییە سلە کورە عیبەش پێغەمبەرێک کرد خوارە بۆم سلە سلێ لە چی عیب ناقی تۆ ها پێ خۆشە منیش بڵم جەمالە سوول ئەڵێ ترۆزیت ئاخە دەنە ئەو بۆ من جوان نییە چکە من لە ناو خەڵکا خەڵک ئەم ناسێ و احترامە مێ لە ناو خەڵکا منی ژەروەها خەڵەکەم ناسێ و احتیرامی شم لێگرن وەکو گوڵ تێگەیشت خوا بەدری ئەو بەو مناسبەتەوە هاتم بەخوای بەدری گیان گیان بەخێر بانە بەم دادەی کاچمای گیان بەخێر بێ بێبی چاسی بەدی خانەتیای بەخێر بێن سەر چاو بەخێر خۆش بێن بێ قوربانی و دڵە خۆشەوە بم سەڵا ئەمڕۆ سکوریەتەوە کاکە گیان یاخوا دایم لە خۆشیابن ئامین ئامین ئینشەڵڵا زێدان هەڵە باوکە دەوەرە کوڕم دەوەرە آخر سلام علیکم علیکم یاخوا بەخێر بێ باشی یاخوا بێبی سەلام بانی بە پوری خۆی سیارەکە باڵزینە تێ کردووە ئەو جێچە ئەو ملی خوار بڕۆ ئاخە چوزانم لە نوێرەکە بچین بۆ مەتاڕۆ بژێتەوە ئابڕۆمانە فولە دەبا بڕۆین بڕۆین ئاوا یاک دەقە دەرگایە ئەخە دەتخوای سەوەختیە دەرگایە باوکە هەر کەسێک بڵێ کاکە ژیان لەسەر سەفەرین ئەڕۆین عیب نییە هیچ بەزارم هەچ کەسە گرێی دێمە دووەزە شەقی کەسی ژەڵمێ مناسبە دانجان ئێمە دڵمان خۆشە تێکی نێ هەتی وەزعەکەمان لێ قوربانی بەدری تێگەی چۆن سلە بەزە کاکە دەبە سلە سلە بگرێ عیبە زێدان کێ بوو ڕۆڵە باوکە ژیان ئەها نەموو زووەگا با بڕۆین ئای ماشەڵڵا کردە ئاهاتین بەدواتە وەڵای باوکەوەی ڕاستم هەبێت ناناییس نییە وەڵای ڕاستێکی ئەگەر شتێکی قسە وەڵای ئەمێ پێ ئەرەدا بەسە کاکە قسە بکە کوڕ ڕاستی وتم باس پرایزێکیان بۆ بکەم لفکەکەی بووە ناوم باوەکەی چی ئەی سوپرایزی چی ئامادە ئارە وەڵا دەبزای چییە زێدانوەرم لە شەڵڵا باوکە لیفکە بووە ساناوەرە ژوورەوە سەرچاو باوکە ژیان ئەمە بوو ئەمیش پێ بڵێن ئەمە سپرایزەکەم بوو ئەی کوڕەکەم نابێ بزانین ئەمە کییە ئامادە ئارە وەڵا ئەمە سانای خێزانمە سانای خێزانم خێزان خێزان خێزانی چی بەبێ پرسی من چۆن شتی وایە بێ بەتینە بۆ هێناویشینەی کافێ لەو زیاتر نابێ کەسی تربێنی تێگەشتی تو جێژنەکە سامان دۆزیەوە ڕەخنە و لە هەر هەمووی گرت ناشێ بڵێ ڕەخنەم لە شتە جوانەژەیە نا ئەمە بەشەرەوە کەی بەشەرەوە بە قەشەو کەمە دەرەوە کوڕم خەفەت مەخۆ بوراوە تۆ چاکە بێت یاخوا مبارەکتان بێت یاخوا پیرۆزتان بێت من ئەم زەواجەتان لێ پیرۆزەکەم هەردووکتان داوەتی منن ئەوەی بەم زەواجەش ڕازیە داوەتی منە با بڕۆین بۆ بەڵ والله منی جەڕۆم دەعوەتە ئەیەڕۆ